Ciao, kim vam stađam, vrli sam. Dajmo djaro.
چاوان سوونە باشی Very, very. عاش السابع شو بدك ابز والله انا تام مستر ريش الراجل قيمه كامله شو تدوم هذا ياخذ دقيقتين بس يا الراجل يا شو تيجي مشتاق لحسين ولا يلو في فورماتش كم والله خلي بالك انا بس عايش نسوي اوريك كم مشكله منها اگر هنجی اگر سابق شده
لا فوري بس كوردستان تي في تشوفوا هاتن فورمات النكل باش يديكا باش دكا فورمات النكل بس على دقيقتين ديتا دقيقة طبعا
آره والله.
لەگە سناعەیە دوی خواردیە
Carro,
Hadi Serç.
Kazanıyoruz.
غالي جدا.
والله بس الراوند دي هتعرف قال بقى انا اصلا تمرين كانوا انا كثير بقول تعال حضر وقلت له التليفون بس يقول له التليفون شباب اندري
هم حول ما بين طلبه
شوي قوية تسوي جوما تاكل على خير وصار مش بيجي من والله غبي وين قاعد
پێشەکی من پیرۆزبای لە ینی بروسکەکەم بەڕاستی تیبێکی باشن تیبێکی گەنجن ئەتوانە بڵم باشترین یاریان کرد ئێمە ئاسمان باش بەو شێوە نەبوو بە هیوایە بتوانین لە جەولەی دووەمە بتوانین ئاسیشی باشتر ئەنجام دێن هەتا ئەو خاڵانە کۆکەین ئێمە ئەتا ڕادەیەکە توانم بڵێم ئێمە لە مەرحلەیە کۆتایی هات مەرحلەی دوام بتوانین ئەو خسارە و دۆڕانانی کە داوامانە تاویزی کەینش بەنای خوای گەورە سپاس بخوای گەورە ئەمڕۆ یاریەکەی ڕۆمان لەگەڵ یانی خاگیانی خاکیش بە هەماشەوە ئێمە هەشت خاڵی هەبوو دەبووە ئەمە ناو یارگای خۆمان بوو یاریەکە ببینەوە تووشی هەندێک گیر و گرفت بن لە یاریەکە بەتایبەتی لە ناوڕاستی تیپەکەمان کێشەمان دروست بەڵام سواز بخوای گەورە لە چارەی کۆتایی توانیمان چەند گۆڕان کاری بکەین ناوڕاست توانمان باڵای خۆمان بسەپێن ناو یاریگا و سواز بخۆین نەجێکەش لە بەرژەوەندی ئێمە بوو سواز بە ئێوەش